بەرز و بەڕێزە یادی گیانبەختکردوانی ڕۆژی 3 خەرمانانی ساڵی 1358. ڕۆژی 3 مانگی خەرمانان ساڵیادی کۆمەڵکوژیەکی دیکەیە لە هەزاران جنایەتی کۆماری ئیسلامی. لەوەها ڕۆژێکدا ڕژیمی کۆماری ئیسلامیێران لە ساڵی 1358 بە فەرمانی خەڵخاڵی جەلاد لە پادگانی شاری مەریوان نۆ تێکۆشەری ڕێگای ڕزگاری چەوساوەکان و ستەملێکراوان، نۆ ئەستێرەی گەشی ئاسمانی بزوستنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستانی تیرباران کرد. ئەو ئازیزانە بەر بەشێک لەو ڕەشبەگیریە کەوتن کە ئەو کات خەڵخاڵی و چەمران بە یارمەتی بەکرێگیراوانی سەر بە ناوەندی مەکتەبی قورئان بە ڕێبەری ئەحمەدی مفتیزاء دەستگیر و لە پادگانی شاری مەریوان دیل کرابوون. 1 هەفتە دوای دەستبەسەرکردنیانی عەدام کران. هەر لەم ڕۆژانەدا لە شارەکانی پاوە، نەوسوود، سنە، سەقز، بانە، مەهاباد، کامیاران، دیواندەرە، شنۆ، نەغەدە و سەردەشت بە دەستی خەڵخاڵی و دەستوری خومینی حەمامی خوێن دروست کرا. یانبەختکردوانی ڕۆژی 3 خەرمانان بریتی بوون لە هاوڕێیان حسین مستەفا سوڵتانی، عەلی داستانی، ئەحمەد قادرزادە، فایق عەزیزی، دکتۆر بەهمەن ئەغزەری، حسین پیرخزرانی، جەلال نەسیمی، ئەحمەد پیرخزرانی و ئەمین مستەفا سوڵتانی. یادیان بەرز و بەڕێز و ڕێبازیان بەردەوام.